هەروەکو پێشووتر لە هەواڵەکانیشە ئاماژەمان پێکرد لە دوایین پەرسەندەکانی شەڕی نێوان رووسیا و ئۆکراین. رووسیا هەڕەشەی ئەوە کات کە ئەگەر ئۆکراین هەنگاو بۆ کردنەوەی هەرێمی دۆنتیسک و لۆهانسک بدات یان شەڕ لە ناوچەکان ڕانەگرێت کە کەوتونەتە ژێر دەسەڵاتی رووسیاوە کاردانەوەی توندی بەرامبەر ئۆکراین و وڵاتانی ئەوروپا دەبێت. لەلایەکی ترەوە لە رووسیا کۆکردنەوەی خەڵک بۆ بەشداریکردن یاخود بانگێشکردنی ئەو هاوڵاتیانەی پێشتر بڵێن مەشقی سەربازیان کردو یاخود تەمەنیان گونجاوە بۆی کە ئێستا بەشداری شەڕەکە بکەن، ئێستا بانگێشتیانەکە بۆ نێو شەڕ. راپۆرتێکمان بنی لەوبارەوە کە هاوڵاتیان بە زۆر دەنێردرێن بۆ ئەو بابەتەوە بە زۆر دەنێردرێن بۆ خزمەتی سەربازی. ئەم بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵ بەڕێز عەبدولقادر هەرچی کە بەڕێزیان توێژەری ئەمنی و استراتیژین و ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانن. کاک عەبدولقادر سڵاو لێبێ، ئەم کاتت باش. با من سەرەتا لەوە دەست پێ بکەم، بۆچی رووسیا هەنگاوێکی لەم شێوەیە دەنێت، هەم لە بواریەوەی کە بە ناڕاستەوخۆ بڵێن هەڕەشەی بەکارهێنانی چەکی ئەتۆمیەکە، هەم لە ناوخۆشە ئەبینین کە جۆرێک لە پشێوی دروست بووە لەوەی کە رووسیا ناچارە خەڵک باتە خزمەتی سەربازیەوە. رووسیا بۆچی ڕوبەڕووی ئەم دۆخە بۆتەوە؟ بەڵێ سڵاو لە ئەوەی بەڕێز و بەیانیتان باش. هەر وەک دەزانین جەنگی رووسیا و ئوکرانیا پێیناوەتە مانگی هەشتەم. لەم نێوەندەدا لەم هەفت مانگەی ڕابردوودا رووسیا سێ جار استراتیژیەتی جەنگەکەی لە ئوکرانیا گۆڕی بە پێی ئەو پێشهاتانەی کە لە گۆڕەپانی سەربازی و سیاسیش هاتە پێشی. ئەم هەنگاوەی ئەم کۆتاییە چاوەڕوان کراو بوو، بەڵام چاوەڕوان دەکرا دوای ساڵێک یان دوای دەستکەوتی زیاتری سەربازی دەست بە ڕاپرسی لەم سنوێرانە بکە کە بە ئۆپراسیۆنی سەربازی دەستی بەسەرداگرتووە. ئەمەی ئێستا لە رووسیا شایەتینە لەوانەیە یەکێ لە سیناریۆکان ئەوە بێ کە رووسیەکان تا ئەم ڕادەیە چاوەڕوانی ئەوەیان نەدەکرد کە ناتۆ بەم شێوەیە لە پشتی ئوکرانیەکان بێ لە گۆڕەپانەکانی شەڕ بەم هەموو جۆرە چەکی جۆرە و جۆرە قورس و سووک بتوانێت پاڵپشتی ئوکرانیەکان بکە بۆ ئەوەی لەم کۆتاییەدا لە میحوەری خارکێفی شایەتی ئەوە بووین کە هەم لە ڕووی نەخشەدادان و ڕاوێژی سەربازیەوە هەم لە ڕووی پاڵپشتی لۆجستی و هەمیش لە ڕووی چەک و تاقەمەنی و جوبەخانەی قورس و سووک توانیان پاڵپشتێکی زۆر گەورەی هێزی ئوکرانیا بکەن و توانیان زیاتر لە 6,000 ڕوبەری 6,000 مەتی چارگۆشە لە ژێردەستی رووسیەکان دەربینن کە ئەمە ئەکرێ لە جەنگدا ناوی بە کەڕووفەڕ بهێنرێ، بەڵام لە ڕووی استراتیژیەوە زەربەیەکی گرنگ بوو بۆ سەر رووسیەکان کە هەستیان بەمە کرد کە ئەم قۆناغی تر قۆناغێکی وایە ئوکرانیا و ناتۆ لە ئوکرانیا ناتوانێت زیاتر خاک لە دەست بە، بۆیە هەوڵی ئەمەیدا ڕاپرسیەک لەم شوێنانە ڕێک بخە لەم سنوورانە ڕێک بخە کە دەستی بەسەرداگرتو بوون. من ئەمەوێ پرسیارەکەی جەنابەت لە بنەڕەت ڕاجوابی دەمەوە کە بۆچی رووسیا دەستی پێکرد، چی بوو کە گەیشتە ئەم ڕادەیە کە ئێستا باس لە تەعبیەی جوزئی بکە، بانگێشتی سەربازی زۆرە ملەی ڕادەدار بکە. وای کرد رووسیا دوای ئەم ڕاپرسیەی کە پێم وابێ دەینە سەری باسیەکەین، کاردانەوەکانی ئەوروپیەکان دەکرێت کاردانەوەکانی یاتۆ ئەکرێ بە شێوەیەک تند بێ کە ئاماژەکانی لە دوێنێەوە دەرچوون لە سەرزاری خودی بایدن وەزارەتی دەرەوەی ئەمریکا و کۆی ئەوروپیەکان لە یەکێتی ئەوروپا و ناتۆ باسییان لەوە کرد کە بە هیچ شێوەیە قوبوڵی ئەم ڕێکارێ کە رووسیا لە خاکی ئوکرانیا دەیکە نایکەن. لە بەرامبەردا دوای ئەوە کە چاوەڕوانیش دەکرێت ئەنجامەکان هەر بە شێوەیەکی پۆزتیڤ بێ و ئەم سنوورانە داوا بکەن کە بگەڕێنەوە سەر خاکی رووسیا، پێشوەختە پۆتین ئەو قسەیی کردبوو کە
ئەگەر بێت و ئێمە خەڵکی ئەم ناوچانە بڕیار لە گەڕانەوە بۆ سەرخاکی ڕووسیا بدەن ئەوە دەستور و یاساکانی ڕووسایی ملکەچمان دەکا هەر لە پوتین تا کۆتا سەربازی ڕۆسی کە بە هەموو شێوەیەک بە هەموو ڕێکارێکی بەردەست پاڵپشتی و پشتیوانی و بەرگری لە خاکی ڕووسیا بکەین لەبەرەوەی ئێتر بەپێی یاساکانی ڕووسی ئەم خاکی ڕووسیا و ئەبێ بەرگری لێ بکرێتن. باشە بەم پێە ئەگەر بێت و کاک عەبدولقادر وەزیری دەرەوەی ئەمریکا لەسەر زاری خۆی دوێنێ لە تویتەر بڵاو کراوەتەوە کە ئەڵێ ئێمە بە هیچ شێوەیەک ناهێڵین کە پوتن بەبێت لێپرسینەوە لەم بابەتە دەربچێ. ئەم جۆرە لە هەڕەشەکردن و ئەم جۆرە لە زمانی زبر لە نێوان هەردوولایە ئاماژەیەکی ڕوون نییە بەوەی کە بابەتەکە بەرەو ئاڵۆزی زیاترە ڕوا و لە بەرامبەرە ڕووسیا ئەگەر ئەمریکا بەم شێوەیە مامەڵی لەگەڵا بکە کاردانەوەی خراپتری نابێ. بەڵە بێگومان خۆی ئەوەی ئەم ڕەوتەی تەسعیدیەی ئێستا لە گۆڕەپاندا دەبینین ڕەوتێکی زۆر خەتەرناکە بەم شێوەیە گومان نەدەکرا هیچ شرۆڤەکارێکی سەربازی شرۆڤەکارێکی استراتیژی بڕوای بەمەدە دەکرد بەم شێوە خێرایە بەم محتەویاتەی کە ئێستا لە گۆڕەپانی سەربازیدا هەیە لە ڕووی سیاسیەوە بگەینە ئەم قۆناغا کە لووتکەی دەسەڵاتدارەتی دوو جەمسەری باکو ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا باس لە بەم شێوە خێراییە بە گەیشتن بە لووتکە و بمبەست و بەکارهێنانی چەکی نەوەوی بکەین. بەڵام چۆن گەیشت بەوە پێم وایە ڕووسیا لە سەرەتایی ئۆپەراسیۆنی سەربازی ئەوەی ڕاگەیاند کە ئەمەی کە لە ئوکرانیادا شایەتی دەبین لە ڕۆژان و مانگانی داهاتوش بەرهەمی سیاسەتە چەوتەکانی ناتۆیە لە ئوکرانیا ئەمە ئەم شۆربایە کە خۆیان بۆ خۆیان ئامادەیان کردووە. ڕووسیا نەیدەتوانی لەوە زیاتر چاوەڕێ و دەستەوەستە بوەستێ بۆ ئەوەی کۆی ئەو جبەخانەی ناتۆ بگاتە سەر سنووری ڕۆژاوایەکانی ڕووسیا بۆیە ئەو هەنگاوەینا. چەندە مەترسیدارە بەڵێ بێگومان مەترسیدارە لەبەرەوەی هەروەک باسم کرد دوای ئەوەی ئەم سنوورانە زەمیمەی خاکی ڕووسیا بکرێت کەواتە یاساکان دەستوری ڕووسیا ڕێگا دەدا بە هەموو چەکێکی پێویست کە لە ناویاندا چەکی تەکتیکی دواتر چەکی استراتیژیە کە لەوانەیە بەم پێشکەوتووە تەکنۆلۆژیە سەربازیانە لە جیهاندا ئەکرێت چەکی زۆر مەترسیدار بەکار بهێنرێت بۆ ئەوەی ئاراستەی سیاسی و بۆچوونە سیاسیەکان لە ئاسیلوتکەدا بگوێت. باشە کاک عەبدولقادر لە کاتێکا کە شەڕەکە لە هەرێمی دۆنباس بە تایبەتی لە هەردوو لۆهانسک و دۆنسک کە بەردەوامی هەبوو و تا ئێستاش ینی تا دوێنێش رووسیا ئەڵێ کە ئۆکراین خاچی ئەو دوو شوێنە ئەو دوو ناوچێ و دوو هەرێمە بۆردومانەکە ئەم هەنگاوی ئێستا کە بەمپەلێ و ئەم هەنگاوە بۆ ڕاپرسی و خستنە سەری بۆ سەر رووسیا یعنی چه سوودێک بەم ناوچەیە دەگەێنێ چونکە لە کاتێکا کە تۆ رووسیا خۆ لە ململانێ و لە شەڕایە لەگەڵ ئۆکراین یعنی دوای ئەمە خۆ شەڕەکە هەر بەردام لەوانێت تونتریش ببێتەوە لەسەر ئەو دوو هەرێمە رووسیا لەم هەنگاوی چی سوودێک دەبینێ؟ ئەزانی ئەوەی کە رووسیا چ سوودێک دەبینێ ئێستا زۆر جیاوازتر لە 2014 و کاتێک کە ڕاپرسی کرا لە لۆگانسک و دۆنیسک لە هەرێمی دۆنباس بۆ ئەوەی سربەخۆی ڕابگەینن یان جودابوونی خۆیان لە ئوکرانیا ڕابگەینن ئەو کات سوپای رووسیا لە سنوورەکانی رووسیا بوو دەکرێت لە ڕێی لۆژستیک و سەربازیەوە جبەخانەیەوە هەم و هەروەها لە ڕووی سیاسیەوە پاڵپشتی کردبێتن بەڵام ئێستا کە ئۆپەراسیۆنی سەربازی لەم سنوورانە ڕوویدا و کۆنتترۆلیان کرد سنووری هەرێمی دۆنباس بە شێوەیەکی زیاتر لە 90% ئێستا ئیتر رووسیا ناتوانێت پاشگەز بێتەوە. ئێستا مەسەلا بابەتەکە بابەتێکی زۆر گرنگترە ئەم هێرشانەی بینیمان لە دوو هەفتەی ڕابردوو لە سنووری خارکێف کە کالیەلی ئازیۆم ئەمانە کە بینیمان لە چەنگی سوپای رووسیا دەرهێنرا لە دوو ڕۆژی ڕابردوو ئۆپەراسیۆنی سەربازی بە شێوەی لێسوڕا و لە مەقاتعی لیمان ڕوویدا ئەم هێرشانەی کە باز دەکرێت لە سنووری خێرسۆن
هەروە لە دەوروبەری زاپۆرۆژیا ڕووداتن ئەمانە هەمویان ئاماژە بەوەن کە ئوکرانیا و ناتۆ من پێم وایە ناتۆ باس لە ئوکرانیا ناکەم لەبەر ئەوەی ئوکرانیا ئێستا سیاسەتی بەڕێوەبردننی هەم سیاسەتی وڵاتی هەم سیاسەتی دەرەوەی هەم ئۆپەراسیۆن لەسەر گۆڕەپانی سەربازی ئێتر لەدەست فەرماندا ئوکرانیەکان لەوانەیە نەمابێ بە شێوەیەکی گشتی. پێم وایە هەستیان بەمە کرد کە ئەم ڕاپرسیە هەر ئەکرێ ئەگەر دەکرێت لە سنوورێکی بچووکتر بێ بۆ ئەوەی ئەو هێڵەی کە قەول بوو لە کۆبیانسک بۆ خێرسۆن واتە لە سنووری دۆمباس تا دەگاتە هەردوو مقاتعای زاپۆرۆژیا و خێرسۆن کە ئەم سنوورە سنوورێکی بە مفاو دەوڵەمەندە هەم بە وزە هەم بە کانزا هەم لە ڕووی پیشەسازی و کشتتوکاڵیەوە هەم لە ڕووی جیۆپۆلۆتیک زۆر زۆر گرنگە بە تەواوی ئوکرانیا لە دەریای ئازۆفت حەذف دەکا هەروە گەورەترین بنکەی بەرهەمهێنانی کەشتی سازی لە مینای خێرسۆنە ئەمانە دەستکەوتی زۆر گەورن لە دەست ڕوسیەکان زێدەباری ئەمە توانین ئاماژە بەوە بکەین کە ئێستا کە لە سنووری ئێستا لە حاڵەتی شەردان دەستکەوتی ڕوسیاکان لەوەدایە کە ئەم خەڵکەی کە گومان دەکرێت بە پێی هەندێک لە معاهدی استراتیژی جیهانی 57 لە سەتانی دانیشتوانی ئەم هەرێمانە ئەم چوار هەرێمەی کە باسمان کرد ڕوسین و لە دەرەنجامی پێکدادانی سەربازی لەو سنوورانە لەوێ گوێزراینەوە یان هەڵاتون ئێستا و خەڵکەی کە لەوەیە بۆیە پێشبینی دەکرێت ئەنجامی ڕاپرسیەکە 100% یان نزیک لە 100 لە قازانجی رووسیا بێت و زەمینەی خاکی رووسیا بکرێت لەو کاتەدا کە خۆی لە ڕووی زەمینیەوە تەواجودی هەیە لە مەیداندا و لە ڕووی یاساییشەوە ئەگەر بتوانێ ئەمانە زەمیمەی خاکی رووسیا بکە کەواتە دەتوانێت بە بەکارهێنانی چەکی تەکتیکی وەکو فڕۆکەی پێشکەوتووی جیلی پێنجامنەوەی پێنجام کە تا ئێستا لە شەڕەکان بەکار نەهاتووە فڕۆکەی بۆمبامێژی و 22 ئێستری ئەوانە زۆر گەوران هەروە تۆپۆلۆفی 16 ئەمانە ئەتوانێت لە ماوەی کووردا ئەگەر بێت و بڕیاری جەنگ بدرێت یعنی عینوانی شەڕەکە لە ئۆپەراسیۆنی تایبەت لە خاکی ئوکرانیا ئەگە بگۆڕدرێت بە جەنگێکی گشتگیر دەتوانێت چەکی تاکتیکی هەروە چەکی استراتیژی بەکاربێنێ لە ئوکرانیا دەتوانێت لە ماوەیەکی کورد یەکلایکەرەوە. باشە من دواپرسیار مەکەم بەڵام ئەگەر بە کورتی لە بەرکاتی بەرنامەکە وەڵام بیتەوە ئەو بابەتەی ئەو دۆخەی ئێستا لە ناو رووسیا ئەیبینین و بە وێنە بینیمان کە خەڵک بە زۆر دەنێرێ بۆ سەربازی و خەڵکێک هەیە تەنانەت بەدەم گریانیشەوە دەڕوات بۆ ئەو جەنگە و هەندێک پێیان وایە ئەمە جەنگی ڕووسیەکان نییە ئەنی ئەمە جەنگێک نییە کە پێویستە ڕووسیەکان بەشداری تێدا بکەن چکە ئەمە جەنگێکە سەپێنراوە ئەم بابەتە ئەم دۆخە بۆ رووسیا تا چەند قورس دەبێت چونکە ئەمە ئاماژەیەکە بۆی کە رووسیا ئێستا لە تەنگەژەیە. بەڵێ ئەبواە وڵامی پرسیارەکەی بەڕێزت لە سەرەتای بەرنامەکە بدەم کە پرسیارت کرد بەڵام پێویستی بۆ ئەوی بگەینە ئەم وەڵامە ئەم ڕوونکردنەوەی پێشتر بدەم بەڵێ بێگومان جەنگ لە هەموو جیهاندا دژوارە تیژە ناخۆشە بەڵام ئەوەی گرنگە بەرژەوەندی باڵەکانی رووسیا کە پوتین لە دوای 2010ەوە هەستی پێکرد و گەیشتە و قۆناغی ئێستا ئەوە رووسیەکان و پوتین نین بەڕایی تایبەتی من کە رووسیا و ئوکرانیان گەیاندە ئەو دۆخە ئەوە تاوانباری سەرەتایەکەی ئەوروپیەکان و ناتۆن کە گەێنران ئەو دۆخە ئێستا ئێتر گەیشتە قۆناغی کە گەڕانەوە ناتوانێ هەبێت ئەگەر بێت و ئێستا رووسیا گەڕانەوە یان پاشەکشەی لە خاکی ئوکرانیا بکە سزای زۆر تند و قەرەبووشی بەسەر دەسەپێندرێت سەرڕای ئەوەی ناتۆیەکی بەهێز لەسەر سنووری رووسیا دەبنێ کە بۆ نەخشەی نوێی جیهانی کە باز لە سەدەی داهاتوو دەکات رووسیا لە ژێر گوشار و مەترسی ناتۆ و هێزە ڕۆژاویەکان دەبێت کە ئەمە مەترسیەکی استراتیژی زۆر زۆر گەورەیە بۆیە ئەبێ رووسیا پێ لە خواستەکانی وڵاتیان بنێ سەرڕای ئەوەی ئۆپۆزیسیۆنێکی ناخۆش هەیە لەوانەیە خەڵک پێیان ناخۆش بێت بەڵام هەنگاوێکە و هێناویانە تەنها لە رووسیاش نییە لە کۆی جیهاندا لە ماوەی کەمتر لە 6 مانگی داهاتوو شایەتی ئەوە دەبێت. بەڕێز عەبدولقادر هەرکی توێژەری ئەمنی و استراتیژی کە ڕاستەوخۆ لە ئاستۆدەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ بەشداریکردنت.